کە زوڵمەتی وایان لێ کردووە کە ئەمەلیان نەماوە بەم حکوومەتەکە بتوانن لەگەڵ لەبەرەوە مردنیان پێ توشترە تا لە ژیانی دەوێت. دوابەدوای چەسپاندنی سایکس بیکۆ و دابەشکردنی کوردستان کە بوو بە کارەساتێکی گەورە بۆ نەتەوەکەمان بیری شۆڕش و کۆشش بۆ بەدەستێنانی مافەڕەوەکان لە ناو کووردە زیاتر لە هەر کاتێکی دیکە تەشەنەی کرد و لە هەموو پارچەکانی نیشتیمان ناو بەناو ڕاپەڕین و شۆڕشێک سەری هەڵداوە و زۆر جاران ئەو شۆڕشانە تا سنووری سەرکەوتن و شکاندنی داگیرکەر ڕۆیشتون. بەڵام هەر جارە و بە پلانێکی ناوخۆی یاخود دەرەکی و بە هۆکاری جۆر بە جۆر نەگەیشتۆتە مانزڵ. لە سەروبەندی کۆتای هاتنی جەنجی یەکەمی جیهانی کورد کەوتە خۆ بۆ ئەوەی بتوانێت سەربەخۆی خۆی بەدەست بێنێ یان مافەنەتەوەکانی خۆی بەدەست بێنێ. 2000 کە جەنگ تەواو بوو ئیدارەیەکی خۆجێیی لە سولێمانی بەرقەرار کرا. نوێنەرێکی بەریتانیا مێژۆر نۆئێل هاتە سولێمانی لەوەی حکوومەتێکی خۆجێیی بە سەرۆکایەتی شێخ مەحموود پێکهێنرا کە زۆرێک لە ڕێبەری خۆجێیی بوو، دەتوانین بڵێن دەسەڵاتێکی نیمچە فیدرالی بوو کە حکومەکەی لە پارێزگای سولێمانی و هەندێک جاریش هەندێک ناوچەی کوردستانی باشوور وەکو هەولێریشی دەگرتەوە. بەڵام ئەوە سەری نەگرت لەبەر ئەوەی پەیوەندیەکانی نێوان شێخ مەحموود و بەریتانیا تێکس و لە ساڵی 1990 چونکە شێخ مەحموود دەویست دەوڵەتێکی کوردی بەرپا بکرێت، بەڵام بەریتانیەکان سیاسەتی تریان هەبوو لە ناوچەکە. لە کوردستان لەو سەردەمەدا چەندین ڕاپەڕین ڕوویدا. ئەگە سەیری کوردستانی باشوور بکەین دەبینین لە سولێمانی شێخ مەحموود بێجگە لە ڕاپەڕنی ساڵی 90 لە 1922 کە دووبارە حکومدارێکی تر زۆرێک لە فیدرالی لە سولێمانی پێکهێنرا، دووبارە قوارەیەکی کوردی پێکهێنرایەوە. پێش ئەوەش لە ناوچەکانی تری کوردستانی باشوور لە بادینان، لە ئامێدی، لە زاخۆ، لە شەقڵاوە، لە هەریر، لە ناوچەی ڕەواندز، لە ناوچەکانی گەرمیان، لە هەموو ئەو ناوسانە لە ساڵی 1920 چەندین ڕاپەڕین بەرپا بوو بۆ داواکردنی مافەکانی کورد، بەڵام هێزەکانی بەریتانیا بەتوندی ئەوانیان سەرکوت کردەوە. لە کوردستانی ڕۆژهەڵاتیش لەو سەردەمەدا ئیسماعیل خانی شکاک سمکۆ ڕابەرایەتی بزاوی کوردی دەکرد و ڕاپەڕنەکەی سمکۆ تا ساڵی 1930 هەر بەردەوام بوو و توانی جار نازار هەندێک ناوچەی کوردستانی ڕۆژهەڵات ئازاد بکات، زۆرێک لە قوارەیەکی کوردی لەو ناوچەیەدا بمەزرێنێت، هەوڵیدا پەیوەندی ببەستێ لەگەڵ بەریتانیا بۆ ئەوەی پشتیوانی نێودەوڵەتی بەدەستبێنێ بۆ قوارەکەی. بەڵام هەڵوێستی بەریتانیا هەڵوێستێکی نەگەتیڤ بوو لەبەرەوەی بەرژەوەندی لەگەڵ ئێران هەبوو، بۆیە ئەو قوارەی سمکۆ پاڵپشتی نێودەوڵەتی بەدەست نەهێنا. 2000 ئێران لەو سەروبەندەدا خۆی بەهێز کردبەوە لە سەروبەندی کۆتای هاتنی جەنجی یەکەمی جیهانی و دواتر دامەزرانی دەسەڵاتێکی نو لە ئێران کە دەسەڵاتی پەهلەوی بوو، ڕاپەڕنەکەی سمکۆش سەرکەوتنی بەدەست نەهێنا. ئەگەر بینەوە کوردستانی باشوور، لە کوردستانی باشوور شێخ مەحموود چەند جارێک ڕاپەڕینی بەرپا کرد. لە ساڵی 1924 کە پەیوەندەکان لەگەڵ بەریتانیا تێکسوو بە هێز ڕوبەڕووی هێزەکانی بەریتانیا بووە، بەڵام ئەوان بەو چەکە پێشکەوتوی کە هەیان بوو کە یارمەتی حکوومەتی عێراقیشیان دەدا توانیان ڕاپەڕینێکی شێخ مەحموود سەرکوت بکەن. ئەگەرچی 2000 لە دوای ڕاپەڕینی بەردەشی سەرا ساڵی 1930 دووبارە شێخ مەحموود هاتەوە مەیدان لە شەڕی ئاوباریک سەرکەوتنێکی باشی بەدەستێنا، بەڵام لە ساڵی 1932 ڕاپەڕینەکەی شێخ مەحموود دووبارە سەرکوت کرایەوە. لەو سەروبەندەدا لە بارزان شێخ ئەحمەدی بارزانیش
ڕاپەڕنیێکی بەرپا کرد بۆ داواکردنی مافەکانی کورد و لە باکوور شۆڕشەکان بەرفراوانتر بوون لە ساڵی 1925 شۆڕشی شێخ سەعیدی پیران بەرپا بوو کە دەتوانین بڵێن دەوڵەتی تورکیای کە تازە دامەزراند بوو هێنایە هەژان بەڵام دوزار ئەو ڕاپەڕینە گەورەی کە لە کوردستانی ڕۆژهەڵات ڕوویدا کە ناوبانجێکی زۆری هەیە دوا دامەزراندنی کۆماری کوردستانی لێکەوتەوە کە بۆ کۆماری مەهاباد بەناوبانگە سەرنجام لە 1946 دامەزراندنی کۆماری کوردستانی لێکەوتەوە بە ڕێبەرایەتی قازی محەممەد شایانی باسە لەو کۆمارەدا بارزانەکان بە تایبەتی بە ڕێبەرایەتی مستەفا بارزانی نەمەر ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە پشتیوانیکردنی ئەو کۆمارە و لە ڕاگررتنی پارسەنجی هێز لە بەرامبەر هێزەکانی ئێران بەڵام ئەویش دوزار بە هێزێکی بە هێرشێکی توندی هێزەکانی ئێران لە 1946 واتە تەنیا نزیکەی 11 مانگ بەسەر دامەزرانی کۆمارەکە تێپەڕی بوو ئەو کۆمارەیە هەڵوەشایەوە و لە نێو برا و بە لە سێدارەدانی قازی محەممەد و هەندێک لە هاوڵانی کۆتایی هات لە کوردستانی باشوور دوای ڕاپەرینەکەی شێخ مەحموود ڕاپەرنیەکی تر بەرپانە بوو تا بەرپابوون شۆڕشی ئەیلول لە ساڵی 1961. شۆڕشی ئەیلول شۆڕشێکی سەرتاسەری خەڵکی کوردستان بوو کە بەڕابەرایەتی بارزانی و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان هەڵگیرسا. مێژووناس، ئەکادمی، ڕۆشنبیر و سیاسیەکان زۆریان دەربارە نووسیوە وتووە. شۆڕشی ئەیلولیان وەک یەکێک لە شۆڕشە گەورەکانی کورد ناوبردووە کە نەک تەنیا بۆ پێگەیاندنی کادری بەتوانا لە بواری خەباتی نیشتیمانی و سیاست و نەتەوەدا بەڵکو لە ڕووی ئیداری و یاسایی و سەربازیشەوە ژمارەیەکی زۆری خەڵکی پێگەیاندووە. شۆڕشێک کە هەموو ناوچەکانی کوردستانی گرتەوە هەر لە زاخۆوە تاوەکو خانەقین و مەندەلی و شۆڕشێکی سەرتاسەری کوردستان بوو. شۆڕشی ئەیلول بگومان شۆڕژێکی نەتەوەیی بوو و لە پێشە 58 کە ڕوویدا شۆڕش 4 تەمووز عەبدولکەریم قاسم کە هات زۆر باش بوو بەنسبەت کوردەوە ڕاستی یەکەمین ئیجازەی پارتیدا دووەمین ماددە 3 دەستوور تەسبیت بوو ئەو ماددە 3 لە کورد و عەرەب شەریکن و مافەکانیان ئەپارێزرێ مدیریەتی معارفی کوردستان دانرا حیلفی بەغانەما مەلا مستەفا و ئەوانەی لەگەڵی بوون چەند ساڵ لە سۆڤێت بوون هەموو گەڕانەوە یان شتێکی باش بوو بەگشتی تەبعاً بەڵام ئیتر وردە وردە چونکە حکوومەتێکی دەستوری نەبوو نە ئینتیخابات کرا نە پەرلەمان هەبوو نا بڵێن جمهوریەتی تەواو چەسبار عسکەری ئەو بوو وردە وردە دیارە تاسیریان تێکرد خەڵقی خراپ کەوتە دەوری بەعسی و قەومی وشتیوە وایان لێ کرد کە کەوتێ شەک لە کورد دژی کورد بوو وە کوردی بە خەتەرەزانی وای تەسەوورە کرد کەوا کورد مؤامرەی لێکەن و وردە وردە عەلاقە لە بینی ئەو مەلا مستەفا تێک چوو عەلاقە لە بینی حکوومەت و پارتیە وەختە کە سەرۆکایەتی ئیشەکانیەکە تێک چوو خەڵقی زۆر گیرا و چەند هەوڵدرا گفتوگۆ بکرێت لەو لەگەڵیا بۆی کێشەکان هەل بکەی بەڵام گفتوگۆش نەکرا بەڕاستی ئیتر ئەوە بوو وردە وردە وای لێ هات ئەوان پەلاماری منطقەی دەربەنی خانیاندا بە تیارە پەلاماری منطقەی بازیانیاندا بە تیارە لە نوێی ئەیلول و 11 ئەیلول 16 ئەیلول پەلاماری بەرزانیاندا شوێنی تر ئیتر وردە وردە بەو پێ کوردیش کەوتە بەرگری لە خۆی و بەو پێ دەستی پێکرد شۆڕشی ئەیلول طبیعی شۆڕشی ئەیلول گرنگ بوو و پێشکەوت لە ئیشەکانیا خەباتی هەبوو قوربانی زۆر هەبوو و توانیشی بە نەتیجە ساڵی هەفتا بگاتە بەیانی 11 ئازار کە بەڕێی من دەستکەوتی گرنگ بوو نسبەت شۆڕشی ئەیلولەوە. لە درێژەی شۆڕشدا کورد زۆر بەباشی ویست و توانای خۆی سەلماندە بوو بە جۆرێک زۆر جاران حکوومەتی بەغدا ئامادەی وتووێژ لەگەڵ شۆڕش و سەرکردایەتیەکەیدا دەبوو بەڵام گرنگترین ئاکامی وتوێژەکانی نێوان سەرکردایەتی شۆڕش و ڕژێمی بەعەس واژووکردنی ڕێکەوتنامەی 11 ئازار بوو لەبەرەوەی یەکەمین ڕێکەوتنی فەرمی بوو لە نێوان شۆڕش و حکوومەت و تەنانەت لە مێژووی سیاسی عێراقیشدا
بوو بە بەڵگەنامەیەشی مێژووی. ئەگەرچی ڕێکەوتنەکە دواتر لەلایەن حکوومەتەوە پێشێل کرا و نسکۆی شۆڕش و تەنانەت ئاوارەی و دەربەدەری گەلی کوردی لێکەوتەوە، بەڵام هەتاوەکو ئێستاش وەک ڕێکەوتنێکی مێژووی کاریگەری خۆی هەیە. قد أسديته كفو لكل كريمة وثوابي وعلى جسيم الأمر قد أنجزته لا شۆڕشی ئەیلوو چەندین جار گفتوگۆ لەگەڵ حکوومەتی بەقا کراوە، لە 63 کراوە، لە 64 کراوە، لە 66 کراوە، بەڵام ئەوی لە هەمووی گەورەتر بوو. گفتوگۆکان 69 هەفتا بوو کە 6 مانگی خایان ناڕاستەوخۆ ڕاستەوخۆ و طبعاً گەیشتە ئەوەی بەیان 11 ئازاری مێژووی دەرچوو، اتفاقی لەسەر کرا لە 11 ئازاری هەفتا، بریتی بوو لە 22 بەند، 22 بەندەکە 15 ئاشکرا بوو ئیعلان کرا، 15 نەهێنی بوو، بەڵام لایەن مەلا مستەفا و سەدام و ئیمزا کرا بوو. طبعاً دۆکیومنتە باسی حەلکردنی جاژ بوو، باسی ئەوەی سەحبی جێژ بوو، تەشکیلی حرس حدود بوو، ئیجازەی پارتی بوو، ئیحسای کەرکووک و ئەمانە بوو شتە نەهێنیەکان. و علەنیەکانیش هەمووی باسی حقوقی سەقافی، حقوقی ئیداری، حقوقی یعنی بەگشتی بەیانێکی باش بوو. ناڵێم هەموو شتێکی تیا بوو، چونکە ئەو کاتەش ئێمە موشکیلەمانەوە بوو شەریک نەبووین لەگەڵ حوکم، لە مەجلیسی قیادەی سەورە نەبووین کە ئەو قەرارات هەمووی لەوێ دەرەچوو، لە قیادەی جێش و ئەمن نەبووین کە ئەوە گرنگ بوو بەنسبە وڵاتەوە، بەڵام وەزیرمانە بوو، خەڵقمانە بوو، لە مەنتقەی خۆمان بەتابەتی لەم سێ پارێزگامە ئیداری خۆمان هەبوو. هەنگاوێکی مهم بوو بۆ پێشەوە لە ناو لە دەرەوە و یەکەم جار بوو ئۆتۆنۆمی ئیعترافی پێکرا و لە عینی وەختا بوو بە هۆکارێک بەیان 11 ئازار بوو ئەوەی ئەو دووبەرەکی ناومان، ئەو دووبەرەکی و کێشەی ناو کوردیش نەما، لەبەرەوە بەیانێکی گرنگ بوو بەلای منەوە، مێژووی بوو و بەداخەوە وەکو پێویستە جێبەجێ نەکرا. پاش 4 ساڵ بۆ بە شەڕ، چونکە حکوومەتی بەغا بەیانەکەی کە کردبوو بۆ ئەوەی کردبوو کە تۆ تەیری بکەیت، تابعیوی، دوای بکەوی، نەمانەتوانی ئێمە چونکە سیاستیان هەڵەبوو و لە عینی وەختا ئێمەش تەسەورێکمان هەبوو کە مومکینە ئەمریکا و ئێران و ئیسرائیل کە پەیوەندیمان هەبوو لەگەڵیان شتێکمان بۆ بکەن باشتر بێ، ئەویش وا دەرنەچوو. لەبەرەوە مهم تێکچوو ئیشەکە و شەڕ لە 74 دەستی پێکردەوە. ساڵێک شەڕێکی زۆر سەخت بوو، هەموو چەشێکیان تیا بەکارهێنا و باش ساڵەکە لە 75 کە وەزی عێراق نەیانتوانی بە شەڕ چارەسەری بکەن، لەگەڵ ئێران ڕێکەوتن و هەموو تەنازولێکیان بۆ شای ئێران کرد و ئیتیفاقی جەزائیریان کرد بۆ ئەوەی گەماروی کورد بدەن و ڕێگە لە کورد بگرن. فعلەن تاسیریشی کرد، شۆشەکەی ئێمە لەو کاتا کۆتای پێهات. چونکی بڕاستی بەیانە 11 ئازارێ چەند شتێکت ئەساسیەت تێدا نەهاتنە چارەسەرکردن. تحديد منطقة كردية هتا فيغا في نهاتية كرن، إحصاء نهاتا كرن، وصيغة حكم ذاتي كلازم أبو ملتي كرد بيت تطبيق كرن هتا فيغا في تقال حكومة عراقي أم نقاشتين نتيجة. دوای ڕێکەوتنی بەغدا و تاران و واژووکردنی پەیمانی ئەلجەزایر لە نێوان هەردوو دەوڵەتدا، شۆڕش بە ناچاری تووشی وەستان و نسکۆ بوو، بەڵام زۆری نەخایاند و شۆڕشی کوردانی باشوور لە هەموو ناوچەکانەوە دەستی پێکردەوە. شۆڕشی تازەی هێزە ئازادی خوازەکانی کورد ئومێدی خستەوە نێوڕیزەکانی خەبات و گیانی ئازادی خوازانی خەڵکی تێکۆشەری کوردستان. هەر بۆیە لە سەرەتاکانی هەڵگیرسانیدا تێکۆشەران و ئازادی خوازانی کوردستان بەو پەڕی گەرم و گوڕیەوە بەشداریان لەو شۆڕشەدا کرد، چونکە زۆرترین پارتە سیاسەکانی کوردی تیادا کۆکرابوو و مکوڕبوونی گەلی کوردشی بۆ دەسەبەرکردنی مافەکانی سەلماند و لە ئەنجامدا بەشێکی زۆری ئامانجەکانی ئەو شۆڕشە دەسەبەر بوون.
لە پاش هەڵگیرسانەوە و تەشەنەسەندنی شۆڕش کە ڕژێمی بەعز دڵنیا بوو لە کۆڵنەدانی گەلی کورد شێوازی دیکەی بۆ خنکاندنی دەنگی شۆڕش هەڵبژارد و دەستی بە کۆمەڵکوژی و وێرانکردنی گوند و ئاوەدانیەکانی کوردستان کرد و پرۆسەی ئەنفالی لە ناوچە جۆر بە جۆرەکانی کوردستان بەتایبەت لە ناوچەکانی بارزان و گەرمیان دەست پێ کرد و دواتریش لە ساڵی 1970دا بۆمبی کیمیایی بەسەر شاری هەڵەبجەدا دابەراند و زیاتر لە 5,000 کەسی بێتاوانی شەهید کرد و بەم چەشنەش ڕژێمی عێراق هەوڵی جینۆسایدی نەتەوەی کوردی دەدا. عێراق تاریخێکی زۆر خراپی هەیە لە کۆمەڵکوژی حقیقەت لە پێش زەمانی بەعسەوەش کەلتوری کۆمەڵکوژی بە مەفهومێکی قانونی نێودەوڵەتی جەزرێکی زۆری هەیە لە عێراقەوە لە 1933ەوە بگریت لە پێش ئەو کاتەش بگری ئەگەر بێی سەری تاریخی عێراقی جەزری هەیە بەڵام لەگەل کوردەوە من ئەڵێم فعلیترین ئالیەتی کۆمەڵکوژی لە عێراق لە 69 دەستی پێکردە کە حکومەتی عێراق گەیشتە حەلێک غروری دەوڵەت غروری سوڵتا نەک لەسەر زەمانی بەعسەوە لە پێش بەعسەوەشها لەبەر زۆر خەڵک هەیە ڕەبتێکەم بە بەعسەوە من بۆچوونێکی ترم هەیە ئەڵێم هەموو جارێ حکومەتەکانی عێراق لەگەل کوردەوە قیمەی تونندڕەوی بەکارێنەوە ئەوەی کیمیاوی هەیە کیمیایی بەکارێنەوە ئەوەی تۆپۆتیارەی هەبوو تۆپۆتیارەی بکە ئەوەی نیپاڵی هەبوو نیپاڵی بەکارێنەوە هەر جارێک گەڵ سوڵتە چۆیتە مەکسیمەم پەوەری بەکارێنەوە لەگەڵ کورد سەبەبەکانیشەوە بوویتە لەبەر لە عەقڵی عەرەبی لەم وڵاتە شەراکەت نەبوویە دوام شعوری هاوڵاتی بوون قەت پێیان نەبوویە لەم وڵاتە لە 1921ەوە تا ئەمڕۆ وڵاتێکت هەیە عێراقەنەوەی بە عێراقی لەنەوەی پێیان نەبوویە ملەتی گەورە کە عەرەب بووینە نەیتوانی ئەستیعابی خەڵکەکەی تر بکەن و هەموو جارێش ئەوەنەی کە لەسەر سوڵتا بووینە سوڵتا و دەسەڵات نەم وڵاتە بەدەستی پیاوی عەقڵ نەبوویە کە حەلی مشکلەکانی پێ بکات ئالیەتی نەحەلکردنی مەشاکل زۆر زۆر زیاتر بوویە لە حەلکردنی کێشەکان لەم وڵاتە لەگەل کوردیش کورد تەنها قووەت بوویتە کە پێم داوای هاوڵاتی بوونی تەواوی دەیکرد داوای مافی خۆی ڕۆشنبیری دەیکرد تاوای مافی خۆی نەتەوادی دەیکرد داوای حەقی خۆی تەواوی دەیکرد سەری شۆر نەدەیکرد بۆ زڵم و زووری لەم وڵاتە قیادەیەکی سیاسی هەبوو کاوەی بکات و عاشقی دیفاعکردن لە خۆی بووتەوە لە جەزری دیفاعکردن لە خۆ لە مەزلومەکانی تر لەگەڵ ملەتی کورد جەزرێکی تری هەیە فارقترە زۆر زۆر لە ملەتەکانی تری کە لەگەل کورد ژیان بە تایبەت عەرەب لەم وڵاتە چون بۆ ماکسیمم یوس ئۆف پاوەر یعنی تونندڕەویترین ئالیەت بەکاربێنن هەموو جارێش لە 69 بێ سەیری بکەیت بۆ هەفتەکان بۆ هەشتاکان بۆ نەوەتەکان هەموو جارێ حکومەتی عێراقی حەلەکەی کە ئەوە بوو ملەتی کورد نەمێنێ ئیمبراتۆریەتێکی خۆی تەوەسعی تێدا بکات ئەمە باشترین ئالیەتیش بۆ ئەمە چ بوو بەکاری بێنێت کۆمەڵکوژی بوو لەم وڵاتە سیاستی ئێمە ڕاست بی مقاومە بکەین و تەسلیمی زوری دوژمنان نەبین تەنها ڕێگەیە کە ئێمە بگەینی بە ئامانجەکانمان و من متأکدم ماوەیەکی زۆر زۆر کەم زۆر شتی تریش ڕوو نەبیتەوە یا وەزعەکە بە عام ئەگۆڕێ یعنی وەزعی ناوخۆی عێراق تەتەوراتی کە ئەبی یا دوژمن ناچار ئەبی ئەگەر ئەم نەوع مقاومەیە بەردەوام بی ناچار ئەبی بیر لە وەزعێکی خۆی بکات مردن و پرخوشه سرخون مردن و مردن و پرخوشه سرخون عبدمین قاوتن کلمدین بانچون عبدمین قاوتن کلمدین بانچون بە درێژایی مێژوو گەلی کورد لە هەر دەرفەتێک کە بۆی هەڵکەوتووە هەوڵی وەرگرتنی مافە پێشێلکراوەکانی داوە بەهاری ساڵی 1991 لە پاش کستی سیاسی، سەربازی، دیبلۆماسی و ئابووری حکومەتی بەعسی عێراق بە داگیرکردنی دەوڵەتی کوێیت لە 2 هەشتی 1990 هەلێکی زێڕین بۆ گەلی کورد لە باشووری کوردستان هەڵکەوت کە لە بەرامبەر ئەو ڕژێمە سەرکوتکارە ڕاپەڕی و کۆتایی بە داگیرکاری دەیان ساڵە هێنا بۆ کورد ڕاپەڕینی 1991 ناسرا بە ڕاپەڕینە مەزنەکە و بریتی بوو لە ڕاپەڕینێکی جەماوەری خەڵکی باشووری کوردستان لە دژی ڕژێمی بەعز کە کورد لەم بەشەی کوردستان توانی ببێتە خاوەنی بەڕێوەبەرایەتێکی خۆماڵی.
ڕاپەڕین بێگومان درێژەی یان درێژکراوەی ئەو شۆرش و ڕاپەڕین و بزوتنەوە سیاسیانەیە کە چەند ساڵە یان لە سەدەی ڕابردووە کورد کردوێتی و گەورەترین دەستکەوتی ڕاپەڕین لە ڕاستیا بەدیهێنانی ئازادی بوو و دەرکردنی دوژمن و داگیرکەرێک بوو لە تەواوی خاکی کوردستان کە ئەمە جۆرێک لە دیفاکتۆی دروست کرد بۆ ئازادی و سربەخۆیی و سەروەری کورد لە کوردستانی باشوورە. ئێمە خۆمانەزانین کە بەڕاستی نەتەوەیەک ناتوانێت سەروەری و سربەخۆی خۆی بسلمێنێ ئەگەر جۆرێک لە دیفاکتۆی سیاسی و جەماوەری و دەسەڵاتدارێتی دروست بکە کە لە ڕاستیە ڕاپەڕین گەورەترین پەیامی یان گەورەترین دەستکەوتەوەیە کە جۆرێک دیفاکتۆی سیاسی دروست کرد نەک تەنها داگیرکەر و دوژمنی بەغدای دەرکرد لە کوردستان بەڵکو دەوڵەتانی ئیقلیمیش لە ماوەی ڕابردووە جۆرێک ئەو دیفاکتۆ سیاسیان سەلمانووە تەنانەت هەلومەرجی نێودەوڵەتیش یان ئەو وڵاتانەی کە سیاسەتی کوردیان هەیە یا سیاسەتیان لە کوردستان و لە عێراقا هەبووە ئەوانیش ئەو حاڵەتەی کوردستانیان قبول کردووە و مامەڵەی سیاسیان لەگەڵ کردووە. خۆتان نەزانن کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان یان باشووری کوردستان لەلایەن هەموو هێزە پەیوەندیدارەکان یان دەوڵەتە پەیوەندیدارەکان کە ئەوانەی بە سیاسەتی کوردیان هەیە سلمێنراوە و مامەڵەی لەگەڵەکەن. ئەمەش سازکردن یان ئامادەکردنی زەمینەیەکە بۆ ئەوەی کورد بتوانێت لە ئایندەدا سەروەری و سربەخۆیی خۆی بسلمێنێ. یەکێک لە بیرمەندە گەورەکانی ناسیۆنالیزم کە ناوی ئەرنەس ڕینانە و لە کتێبە هەرە بەناوبانگەکەی بە ناوی ئەوەی نەتەوە چییە باز لەواکە کە نەتەوە دەنگدانێکی بەردەوام و هەمیشەیە. دیارە بەو معنایە نییە کە خەڵک هەموو ڕۆژێ بچێت دەنگ با و کارتی دەنگدان بخاتە ناو سندوقەکانی دەنگدانەوە بەڵکۆی کە ئەو نەتەوەیە ئەتوانێت تا چەند خۆی بسەلمێنێ و خۆی بنوێنێ و خۆی تازە کاتەوە و نەخش و کاریگەری خۆی بسەلمێنێ. لە ڕاستیدا ڕاپەڕین توانی ئەو دەورە ببینێ. برای کردستانی تاکو کاتی دامەزراندن دولت قانون و انتخاباتێکی ئازاد لەسەر تاسەری کوردستان بکرێ و هەموو هێز توانایەتەوە هەوڵ ئەدات کە لە پشتی ئەو کەوادر و ئەو دام و دەستگانەی کە ئیدارەی وڵاتەکەمان ئەیکەن ئێمە حاضرین بەڵام بە هیچ شێوەیەک نامانەوێت سیغەیەکی معەیەن فەرز بکەین لەسەر جەماوەری گەلی کورد بەڵکو ئەبی کوردستان ببی بە نمونەی دیموکراسی و ئازادی. ڕاپەڕین گەرمترین پەیامی ئازادی و دیموکراسی لەگەڵ خۆی داهێنا و گەلی کورد لە باشووری کوردستان هەناسەیەکی تازەی وەبەرهات و ڕزگاربوون لە ژێر دەستەیی حکوومەتی ستەمکاری عێراق گەورەترین دەستکەوت بوو بۆ نەتەوەی کورد لەم بەشەی وڵاتدا کە بێگومان ئەمە ئاکامی شۆڕش و خەبات بوو. زۆر خێرا لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991 لە کوردستان پەرلەمان و سیستمی بەڕێوەبەرایەتی وڵات دامەزرا و دیموکراسی بوو بە بنەمای بەڕێوەبردن و ئاڵای کوردستان بە شێوەیەکی فەرمی و بۆ یەکەم جار لە پارچەیەکی ئازادی کوردستان هەڵدرا و سرودی نیشتیمانی بوو بە نەغمەی ئاسمانی نیشتیمان. خۆی لە ڕاستیدا لە پاچ ڕاپەڕین 1991 ئێمە وەکو بەرەی کوردستانی گفتوگۆمان لەگە بەغدا دەستی پێکرد. دوو جار شاندی کوردستان لە بەغدایە بوون، هەر جارێت چ ڕۆژ جاری دووەم دوو ڕۆژ جگە لەوەی کە جارێکیان لە هەولێر کۆبوونەوە لە کۆتاییدا فەشەلی هێنا نەمانتوانێت بگەین نەتیجە، بەڵام دیسانش لەناو خۆماندا هەر ئومێدێکە بوو کە حکوومەت پەشمان بێتەوە لە هەڵوێستەکانی و موافقەت بکاتن لەسەر داواکاریەکانمان. دوای لە مانجی تشرینی یەکەمی 91 کۆتایی تشرینی یەکەم بوو حکوومەت دوو هەنگاوی خەتەرناکی هاویست و بڕیاریدا. یەکەمیان ئەوە بوو گەمارۆی
هەرێمی کوردستانیدا لە ڕووی ئابووریەوە نێهێشت لە بەیانێکەوە نێ هیچ شتێک بگاتە کوردستان نەسوود تەمەنی نەخواردەمەنی نەهین ئەوانە دووەمیش بڕیارە چتریدا کە ئیتر موچە و هاوکاری نانێرێتن بۆ هەرێمی کوردستان و هەتا ئەو کەسانێک کە خانە نشێنن یاخود دەیانەوێ موچەی حکوومەت وەرگن ئەو وەختی مەخموور لە بەندەستی حکوومەت بوو بڕیاردا بچنەوێن دەرهێنبێنن بۆیە بەرەی کوردستانی ئەو ڕەوشە تازەیە لە کۆبنەوەی خۆیدا باس کرد و هیچ ڕێگایشتر لە پێش نانەما کە دەبێ خۆمان ئیدارەی خۆمان بکەین و پێداویستی بەڕێوەبردننی کوردستان هەم لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەوە پاش گفتوگویەکی زۆر بڕیاردرا کە هەڵبژاردن بگرێتن بۆ پەرلەمان و حکوومەت دابمەزێنین و حکوومەتەکەش دەست پێ بکاتن بە خزمەتکردنی خەڵکو و ڕاپەڕاندنی ئیشوکارەکان لە مانجی ئایاری 92 ئەو هینە ئەو ئینتخاباتە هەڵبژاردنە سەرکەوتوانە ئەنجامیدا کە یەکەم ئەزمون بوو بە شێوەی شوای دیموکراسیانە خەڵک دەتوانم بڵێم 100% خەڵک بەشدار بوو کە هەمویان نەیانتوانی بەشداری بکەن بە تاکید بەڵام نمونەیەکی زۆر باش بوو دەنگدانەوەیکی زۆری هەبوو دیسان ناکۆچەکانی ناوخۆمان کەم نەبوون بەڵام لەبەر ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان پشگیریمانی دەکرد و دۆستانمان لە دەرەوە هاوکاریان دەکردین توانیمان نەیەڵێ شکست بێنیتن ئەو هەڵبژاردنە و حکوومەت پێکهێنرا لەگەڵ ڕاپەڕین و نەمانی هێزی داگیرکار لە کوردستان بە دامەزراندنی سیستمی دیموکراسی و گۆڕانی دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری خەڵک وردەوردە ئاوادانکردنەوە و نەهێشتنی سیمای وێرانکاریەکانی سەردەمی دەسەڵاتی ڕژێمی عێراق دەستی پێکرد و کوردستان ژیانەوەیەکی بێوێنەی بەخۆیەوە بینی ڕاوتی ئاوادانکردنەوەی وڵات و باشترکردنی ژیانی هاوڵاتیان هەتا ئێستاش بەردەوامە و سەرڕای ئەو کێشە و ئاریشانەی کە هەنووکەش لەلایەن نەیارانەوە دێنە ئارەوە ئەو ڕەوتە نەوەستاوە و بەردەوام.